الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار، وعلى آله أبرار وأصحابه الأخيار، صلاة تحفظنا من فتن الليل والنهار. ئازیزان و خۆشەویستان، پاش حەمد و سەنا و سەڵات و سەلام بۆ سەر ڕوحانەتکار، پاش درود و ڕەحمەتێک کە داواکاری نەخوای تەبارەک و تەعالا بەو درود و ڕەحمەتە مان بپارێزێ لە فیتنەی شەو ڕۆژ، لە بەڵاو و وەبا و نەخۆشی و ناخۆشی. لە مانگی مەولودی مبارەکی پیرۆزین، حەز دەکەم لەیرە ئاماژە بە ئەرکێکی سەرشارمان بکەین کە لەم مانگەدا ئێمە وەکو موسڵمان، وەک ئیماندار، کە ئەوەی لەسەرمانە چیز ئەوەیەکەوە تجدیدی محەبەتمان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەموو کات و ساتێکی ئێمە پێغەمبەرمان خۆشەوێ، بە ڕوکنی دووەمی ئیمانی زۆردا دەمە زەردی ئەەکەینەوە، تازە ئەەکەینەوە لە خزمەت ڕۆحی مبارەکی سڵاواتدان لە خزمەت ئەو پێغەمبەرە نازدارە. ئازیزان و خۆشەویستان، حەز دەکەم لێرە مزگێنی و مژدەیەک بەم کە عولەما و زانایان فليشغل نفسه بالصلاة على رسول الله صلى الله عليه وسلم. ئەفەرمی ئەو کەسەی کەوا توانای زۆر نوێژ و ڕۆژوگرتنی زۆری نییە، توانای خێر و سەدەقەی زۆری نییە، باخ نفسی مەشغوڵکە بە سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆچی؟ ئەفەرمێت چونکە یەک سڵاوات لەسەر پێغەمبەری خوا ئەگەر خوا قبوڵی کە، هەرچی ئەعمالی تۆیە بەڕاستی خوا بەهۆی ئەوە قبوڵێکە. چونکە ئەعمال و کردەوەی ئێمە بەسراوە بە سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەگەر تۆ شەو تا بەیانی شەو نوێژ بکەی، ڕۆژ تا ئێوارە بە ڕۆژوو بی، خێر و سەدەقە و چاکە بکەی، سڵاواتی تیانە بێ لەسەر پێغەمبەر خوا وەری ناگرێت. ئەدیمی الصلاة على النبي المصطفى، بەردەوام بن لەسەر سڵاوات لەسەر پێغەمبەری مستەفا هەڵبژێراو. معلوم بزانن سڵاواتدانی ئێمە هۆکاری قبوڵبوونی ئەعمال و کردەوەمانە. ئەعمالنا بین القبول وردها، کردەوەکانمان لە نێوان قبول و ڕەتکردنەوەیە إلا الصلاة على النبي المصطفى، إلا سڵاوات نەبێت لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە ئیبن عەطای ئەسکەندەری ئەفەرمێت فإنك لو فعلت في عمرك كل طاعاتي ثم صلى الله عليك صلاة واحدة رجحت تلك الصلاة الواحدة على كل ما عملته في عمرك من جميع الطاعات. ئەم پیاوە بەڕێز و زانا ڕەبانی ئەفەرمێت ئەگەر یەک سڵاواتی تۆ لەسەر پێغەمبەری خوا، معلومی هەموو لایەکمانە زۆر باسمان کردووە، یەک جار بڵێ اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم، خوا لە مقابلە 10 سڵاوات لەسەر تۆ لێدە. جا ئەگەر یەک سڵاواتی خوا لەسەر تۆ ئەگەر بەواقع ببارێت، سڵاواتی خوا یان ڕەحمەتی خوا، بەرەکاتی خوا لەسەر تۆ بەهۆی سڵاواتەکەی تۆ لەسەر پێغەمبەرەوە کە خوا سڵاواتێکە لەسەر لێ بدا، خوای تەبارەک و تەعالا هەرچی عەمەلی تۆ هەیە کە لە کردەوەکان کردوتە لە دنیادا، ئەمە هەر هەمووی بەرز ئەبێتەوە بەسەر کردەوەکانی ترتا ئەم تاکە سڵاواتە، ئەم تاکە ڕەحمەتەی خوا کە بەهۆی سڵاواتێکی تۆ کە داوتە لەسەر پێغەمبەر، خوا ڕەحمەتێکی دا بارە بەسەر یەک ڕەحمەتی خوا، بە یەک سڵاوات خوا 10 ڕەحمەتە بارێنێ، بە یەک ڕەحمەتی خوا خوای تەبارەک و تەعالا هەرچی کردەوەکانتە قبوڵێکا و بەرزێکاتەوە، و ئەو سڵاواتی خوا پیرۆستر و گەورەتر لە هەرچی کردەوەی تۆ. ئەوەندە گەورەیە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. حتا ئەسەرێکی صحیح واریدە فەرمێنە ڕۆژی قیامەتە عەبدی وا هەیە لە کاتی میزان و حیساب و کتابە دەرناچێ، لەو کات و ساتە محاسبەی زۆر قورسە بێ، بە حساب ئەهلی عیباداتیشە، ئەهلی چاکەیشە، بەڵام دیارە عیبادەتەکانی ڕیای تایە یا تاوانی تری تایە. خوای تەبارەک و تەعالا ئەفەرمێت تۆ مستحقی جەهەنەمی، بیبن و ڕاپێی جەهەنەمی کەن. ئەم عەبدە لە حوزوری پەروەردگارایە، ئەمری بۆ تەرد و جەهەنەمیە، بەڵام لەو کاتە
خاوني شفاعة منبع الأنوار سيدنا محمد صلى الله عليه وسلم آماد أبي يك پارچە کاغەز یان کتابێ یا دەفتەرێک ئەدا بەدەستی ئەو عەبدەوە کە مستحەقی ئاگرە بانگی لێ ئەکا و ئەفەرمێ مەی بەنجارێ با من ئەم کتابەی بەمێ ئەم کتابە بخەنە سەر میزان و حەسەناتی ئەو کات محاسبەی ئەگەر قورس ئەو کات ئەگەر دەرنەچوو لە محاسبە ڕاپێی جەهەنەمیکەن لەم کات و ساتە ئەم عەبدە کە زەلیل و داماوی بەردەستی مەلایکەتەکانە پێغەمبەری خوا بانگی ئەکات ئەم کتابە ئەدا بەدەستیەوە ئەفەرمێ بیخێنە سەر میزانی ئەیخەنە سەر ترازوەکەی هەموو عەمەلەکانی قورسەکات بەڕاستی خوای تەبارەک وتەعالە بەهۆی ئەو کتاب و ئەو دەفتەر و ئەو کاغەزەوە کردەوەکانی قورسە بێ ئەفەرمێ تۆ کێی ئەفەرمێ من پێغەمبەری تۆم ئەم کتابە پێم داوی سەڵاوەتەکانی خۆتە لەسەر من ئەمڕۆ ڕۆژی وەفایە ئەمڕۆ ڕۆژی هیممەتە ئەمڕۆ ڕۆژی هاوکاریە تۆیەک لە دنیا سڵاوەت لەسەر من لێداوە هەمووی نووسراوە و بەگوێی منە دراوە ناوم نووسیوی ئەوا بیخەرە سەر مەلەفی عەمالت و میزانت قورسی ئەکات بەم دەفتەرەی پێغەمبەری خوا کە ناوی تۆی توا تۆمارە لە ڕۆژی قیامەتە ئەو عەبدەی چۆن ئاوا نەجاتدا تۆش ئاوا ڕزگارتە بێت بۆیە بەڕاستی یەک سڵاوەتی تۆ مقابل بە دە سڵاوەتی خوایە لەسەر تۆ یەک سڵاوەتی تۆ لەسەر پێغەمبەری خوا دە سڵاوەتە لەسەر لێدا ئەگەر لەم دە سڵاوەتە کە دە ڕەحمەتی خوایە لەسەر تۆ یەک ڕەحمەتیان مقابلی هەرچی کردەوەی تەمەنی تۆیە زاڵە و بەقووەترە و بەهێزترە لە مەلەفی ئەعمالی تۆ هەرچی کردەوەی تۆیە ئەمە بۆچی ئەفەرمێت لەبەر خاتیەوەی خوای تەبارەک وتەعالە بەو عەزەمەتی خۆیە بە ڕووبێتی خۆی بە توانای خۆی بە ئیلاهێتی خۆی لەگەڵ فریشتەکانیە سڵاوات لەسەر پێغەمبەرە نازدارە لێ ئەدا ئەمە گەورەی و عەزەمەتی پێغەمبەر دەرەخات تۆیەک بە قەدر و ویسعەتی خۆت سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ ئەدەی لەسەر فەرمانی خوا و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم خوایەک بە ڕووبێت و گەورەی خۆی سڵاواتی لەسەر لێ ئەدا تۆیش بە قەدر و ویسعەتی خۆ سڵاواتی لەسەر لێ ئەدەی ئەمەیە وای کردووە تۆی لای خوا بەڕێز و خۆشەویست کردووە کە خوا بە یەک سڵاوات دە سڵاوات لەسەر لێدا و بە یەک لەو دە ڕەحمەت و سڵاواتی خوا بەڕاستی هەرچی کردەوەتە قورس بکا و لای خوا خۆشەویست و نازارێکا خۆشەویستان شێخ عەبدوڵای توستەری یا سەهلی توستەری ئەفەرمێت الصلاة على النبي أفضل العبادات يعني النوافل صلوات لسر پیغمبری خوا صلی الله عليه وسلم لگورترین عبادات نوافله يعني عبادة سنة كان كامي زور خيرة صلوات لهميان خيرتره للشونيش لمثل صلاة الأوابين لتراويح لقرآن خويندن صلوات جورترين عبادة نوافله بو لأن الله تعالى تولاها هو ملائكته ثم أمر بها المؤمنين وسائر العبادات ليست كذلك أفهمت عبد الله تستري يا سهل تستري أفهمت بوشي براستي صلوات أو عند جورو بيروزة لهرشي نوافل سنة كان جورتها أفهمت شنك خوا خوي سر برشتي أكاد لقل فريشتكانيا خوان يكم جار ابتداء كلو بصلوات پیغمبری خدا صلی الله علیه و سلم انجا امری کرده و مسلمانان بلام سائر عبادات و باقی عبادات وانیه خوای تعالی کی نوش اکا کی روشو اگری خوای تعالی کی حج اکا کی شو نوش اکا کی قرآن اخوینه پروردگار امانه نیه خوا بلام صلوات پیغمبری خدا لیه دا بویا عبادتك كخوا خوي براسي تولای بکاو سر پرشتی بکاو فریشتەکانیشی ئاگادار کردو خۆی فریشتەکانی سەر پەرشتی بکەن و ئینجا ئەم بە مسلمانان ئیماندارم کا ولەما ئەفەرمون گەورەترین عیباداتە جا خۆشەویستان ابن قەیمی ئەفەرمێت ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ من ئەرادە انشراح الصدر وغفران الذنوب وتفريج الكروب وذهاب الهم فليكثر الصلاة على النبي المصطفى صلى الله عليه وسلم هر کسی ئەیەوێت دڵخۆش بێ و دڵی کراوە بێ خوا لە گوناهەکانی خۆش بێ خوای گەورە بەڵاو مصیبەت و ناڕەحەتی لەسەر لابە نەخۆشی و ناخۆشی لەسەر هەڵگرێ وەبا و نەخۆشی لەسەر لابە
وهروها خەم و خەفەتەکانی لابە دڵی پەر لە نور و بەرەکاتکە با زۆر سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدات صلی الله عليه وسلم چونکە لە فەزائیلی سڵاواتە لە کاتەکانیدا باسمان کرد کە زیاد لە 100 ئیستیفادە و بەرەکات و قازانجی هەیە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە خوای تبارك بو عظمته بفرمي إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما لبيك اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا كواتە خۆشەویستان لما قا بۆ تازەکردنەوەی محەبەت لە قسم ڕوحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوەی گەی بە لیقای لە دنیا و لە قیامەتە پێی شادبی و پێغەمبەر شادکەی ڕۆحی شادکەی ڕۆحت شاد بێ لەم مانگا باشترین دیاری تۆ بۆ ئەو پێغەمبەرە سڵاواتی زۆرە هەموو کاتێک و ساتێک بەڵام لەم مانگا زیاتری کە لە مانگەکانی ترا لە شەوجمەکانی ترا ئەگەر شەوی 1000 سڵاواتە دابێ لە ئەم مانگا بیکە بە شەو ڕۆژە 2000 1500 مەسەلە بۆ نمونە شەوی تەسبیحێکە دابیکە بە دوان لەبەر خاتەوەی زیاتر لەو پێغەمبەرەوە نزیک ببیتەوە ئەو پێغەمبەرە دوعای خێرە بۆ بکە لە دنیا و لە قیامەتە دڵخۆش بی سەربەرز بی بەعیزت بی خوای لە هەموو لایەکمان خۆش بی لە هەموو لایەکمان ڕازی بی ئەم مانگەمان لێ پیرۆزکەی لێ مبارەکەی زیاتر تەوفیقمان بە یارمەتیمان بە لەم مانگەدا بتوانین زیاتر دەممان تەرکەین بە سڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە نازدارە ئەو منبەی ئەنوارە ئەو حەبیبی مختارە ئەو صاحبی عیزەت و شەفاعەتە یا ڕەبی خوای گیان سڵاواتانێک لێمان وەرگری بێتە مایە عیزەت و بەختەوەری و عاقبەت خێری و حوسنی خاتیمە و ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادە ماڵ و منداڵمان شیفای نەخۆشی شیفای نەخۆشی و ناخۆشیمان شیفای جەستە و ڕۆحی هەموو لایەکمان شیفای نەخۆشی مسلمانان و ئیمانداران و نەخۆشەکانی ماڵۆمان یا ڕەبی خوای بێتە مایە عیزەت و سەربەرزی لە دنیا و لە قیامەتە بمان بێتە مایی ئینشراعی سەدرمان لێخۆشبوونی گوناهاکانمان لابەری خەم و خەفەتەکانمان یا ڕەبی خوای گیان لابەری قەیران و ناڕادەکانی کوردستانمان یا ڕەبی خوای گیان بێتە هۆکار و مایە عیزەتی مسلمانان و زیاتر بەرزبوونەوەی ئاڵای ئیسلام و بڵاوبوونەوەی مسلمانان و ئیمان و ئیسلام و پەیامی ئیسلام یا ڕەبی خوای لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بی لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بی لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بی عاقبەتمان بەخێر بیێڕی شیفای نەخۆشی هەموو لایەکمان بی یا ڕەبی خوای گیان بە ئیمان و بمان ژێنەبمان بێنە زیندوومان کەرەوە لە ڕۆژی قیامەتشا لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله محەممەد رسول الله عەشمان بکە بەسەوی بە کەساسی و داماوی تەسی و تاریکی باری گوناه گۆڕمانە بێتەوە ئەوانەی داوا دوعای خێریان لێکردنی خوایە ڕەحمات و بەرەکاتی خۆت برژێنەوە سەر دڵ و دەرونی ئێمە ئەوانیشە حەلی مشکلەی ئێمە ئەوانی بکە هەر کەسێک منداڵی نیە منداڵی ساڵحی بەرێ هەر کەسێک هەیەی و ساڵی نیە خوای بۆی ساڵەکەی هەر کەسێک گیر و گرفت و مشکلە هەیە خوای بۆی چارەسەرکەی هەر کەسێک نەخۆشی هەیە گرفتارە ناڕەحەتە قەرزارە داماوە خوایە فریایکەوە بە قودرەت و بەهێزی خۆت بە توانای خۆت هەموو شتێک لە توانای توایە تۆ فەعال لما يريدي يا ربي خواه خود بتواناي خود قادري خود قاهري يا ربي خواه بقدرت قاهرتي خود فراي هم ولايك مان كوا فراي مجتمع اسلامي كوا فراي مسلمانان كوا عزت ونصر دبا مسلمانان لم زلالتي وداماي ونارعتي وبدبختي رزقار كا عزت ونصر يك جاريمان في بخشه يا ربي خواه اوي دوس معنا دوسي اوي دشمن معنا يان هداية دي اگر قابل هدايته اگر قابل هدايتني خواه تورتناكتو لكل ماني كتوا يا ربي خواه هرزاني وفريعي خوشي وشادي وكردستان بقرنيتوا يا ربي خويا خيران ورحمة سلابي كار بدل صلواتنا وإصلاحكي إيمان وإسلام وأخلاق ووجدان بري أجر قابلشين زيادة بردوام نسى ظلم وستم وخيانة اليمن نسى فروشني خاك ولات ونشتيمان نسى برها مكاني ولات سوديان بولات نية بو مسلمانان وبو إيمان داران نية بو دين إسلام نية بو ملة ترى شروط نية يا ربي خواليان قبول لكي وكل هرشي ظالم واستمكار قبول نكردوا شونك خود وعد الدعوة ظلم ونسر خود حرام كردوا ليس ظالمك قبول لكي آمين آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.